بۆیە ماڵێکی تەبا دروستکە یەکەیەکی خێزان دروستەکە کەیتر ئەو پەڕی دڵی خۆش بێ. چێ زانێ فەرقی زەوجە و مەرئە چییە لە ئیسلامە؟ خۆی گەورە فەرمێ وەیا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. ئەی بۆ نافەرمێ ئیمرأەتوکە الجەنە؟ فەرقی ئیمرأە چییە لەگەڵ زەوجەیە؟ ئیمرأە ئەوەیە کە لەگەڵ پیاوەکەیە دەقاودەق لە ئیمانە، لە ئیلتیزامە، لە خۆشەویستیە، لە تەباییە، لە جوودبوونە، وەکو یەک ئاوێتی یەکتری نابن. ئەو پێوتە ئیمرأە. خۆی گەورە فەرمێ وەضرب الله مثلا للذين كفروا امرأة چێ؟ امرأة چێ؟ امرأة فرعون. نا امرأة نوح وامرأة لوط. بۆ چکە پیاوەکانیان مسلمان بوون خێزانەکانیان کافر بوون. خۆی گەورە بە ئیمرأە ناوێ بە. ئەگەر پیاوەکە خراپ بوو ئافرەتەکە باش بوو وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون. جیاواز بوون لەبەر خۆی گەورە ئیمرأەی بۆ بەکارهێنرێ. ئەی ئەگەر منسەجیم و جوود بن ڕێک هەموو سفەتەکانیان لە یەک بچێ ماڵێکی تەبا و خۆشەویست دروستکەن بەچی نایی بردووە؟ بە زەوجە. یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. سیری زەکەریاکەن لە کاتێکە باسی خێزانەکەی خۆیەکە ئەڵێ وەمرأەتی عاقرە، خێزانەکەم نەزۆکە. اینجا خێزانەکەشی خراپ بوو لەگەڵیا، دایمە شەڕ و شۆڕ بوو لە ماڵە. پێشەوەی کە یەحیا لەدایک بێ خۆی گەورە فەرمێ چی؟ ئەفەرمێ وەئەصلەحنا لەه زەوجە. هەر ئافرەتەکە چاک بوو لەگەڵ پیاوەکەیە ئاوێتە بوو یەکسەر لە مەرئەوە بوو بە زەوجە. سێ جیاوازیەک کەواتە ئیسلام ماڵێکی ئاوا تەبایە بێ، ماڵێکی ئاوا کە چوویتەوە ماڵەوە تر هەموو شتێ بەدەمتەوە پێ بکەنێ کوڕینە. والله ئەو کەسەی کە لە ناو ماڵەوە نامرتاح بێ والله لەسەر ئیشەکە و لە دەریشەوە نامرتاحە، ئیبداعی نامێنێ. بۆیە ئەم هەڵبژاردنە لە خێزانە زۆر شتێکی دەقیقە، زۆر شتێکی جوانە. ئینسان ئافرەتێک بێنێ کە پڕبەدڵی خۆی بێ. ئەگەر وای نەکرد دایمە چاوی لە دەرەوەیە، دایمە چاوی لە خێزانی خەڵکە، دایمە چاوی بڕۆ خێزانی ئافرەتی فڵانکە چۆنە، ئافرەتی منی شۆنە، بڕۆ بزانە فڵانکە چی هێناوە منی چیم هێنا، بڕۆ بزان. قەت ئەم پیاوەی ساحەتە ژیانی خۆی ناکە. بۆیە دایمە کە شەڕە بێ ئاەتەکەی دوێنێ خێرمانەوە چی بوو؟ ئاەتەکەی دوێنێ والذين هم لفروج حافظون. پیامان هەیە لە ماڵەوە کە دانیشتی لەگەڵ ژنەکەیات و ڕەبوو خەزوری لە گۆڕەکەی هێنێتە دەرەوە. پەناگرم بەخوا بینیتانە گوێنی شتی ناشرین، اینجا بە عەورەت، اینجا قسەی سارد و سووک، اینجا پیاو هەیە هەر خۆی جوێن فرۆشە لە ماڵەوە دانیشتە وەکو گۆشتی قوربانی لەف سەرە بۆرسە دابشێکە هەتاوەکو خۆی گەورە بۆیە فەرمێ والذين هم لفروجهم حافظون. ئاگاتان لێی بێ فەرج هەر ئەوە نییە تۆ دانیشی لە خراپەیە بەکاربێنی کە جوێنیشی پێی بە عەورەتی خۆت پارێزگاریت نەکردووە. سێری ئیسلام چەند شتی وردەخوێنێتەوە. ئەخر تۆ ئەو خوایە تۆ ئەمگە دەم شڕ و ئەمگە جوێن فرۆش بی تۆ شایستی بەهەشتیت، شایستی فردەوسی نەبەخوا لەبەر بێ دەممان بگرین چۆن عەورەتمان نەگرین. ئیسلام بۆیە هاتووە ماڵێکی تەبا بۆ ئافرەت و بۆ پیاو دروستەکە. ئەفەرمێ چی؟ فەرمێ هن لباس چییە؟ هن لباس وأنتم کە تۆ لیباس دەکڕی چییە؟ چی بەدڵی خۆت دەیکەڕی فعلی تخواز ئەحمد نەبێ ئەوم بۆ ناکەیتەوە با قیاسێکم زان بە بەرمەکە هەی خۆ باش سەیری ئامە ناکەی جوانە لە بەرما اینجا نەرموشل بێ لە بەرتا، اینجا عیب بێ بپۆشێ، اینجا باسێ نەکا بۆ نەباتە دەرەوە. ئەمە ئافرەتی چاکە، ئەمە ئافرەتی ئیماندارە، ئەمە پیاوی ئیماندارە کە هەر یەکەیان بێ بە جلو بەرگ بۆ ئەوەی تر. بۆیە بەڕێزەکانم ئیسلام کە هاتووە ئەمەی بە جەنەت نابردووە. فەرمێ ئادەم خۆت و خێزانەکەت چۆ ناو چۆوە؟ چۆ ناو بەهەشتەوە.